کچان پرچی خۆیانە بەستن وەکو پاڵپشتیەک ئێوە بەنیازین کۆتا بکەن بە کەزی بەڵێ ئەوە شەرەفی ئێمانە هەمووان هاوسۆزن لەگەڵ کوردانی ڕۆژئاوا من لە قوتابخانەیەکی جیاوازم لە شاری سلێمانی کە تایبەتە بە کوردانی ڕۆژئاوا لێرە ژمارەیەکی زۆر لە کچانی ڕۆژئاوا بە جلوبەرجی کوردیەوە وەستاون و ئەم بەیانیە بە سرودی ئاڵاکەمان دەستپێشی داوامیان کردووە لێرە مامۆستا دالیای لێ کە بەڕێوەبەری قوتابخانەکە فەرمووی ئێرە مامۆستا سڵاو لێ بێ ئەم هەموو کچەی کە لەلای ئێوەیە خەڵکی ڕۆژئاوان چۆن هەڵبڵێستن لەگەڵ یانە ئێوە بەڵێ بەخێربێن سەرچاو ئێمە ئامادەیەکەمان ئامادەی حەسەکە بۆ ماوەی 3 ساڵە دامەزراوە تایبەتە بە کوردانی ڕۆژئاوا لەگەڵ ئەوش ئامادەیەکەمان تێکەڵە لە کوڕان و لە کچانی کوردانی ڕۆژئاوا ئێمە خۆمان سەرەتا بۆنەیەکی ئاسایی بوو یادی دامەزرانی ئامادەیەکەمان بوو بەڵام وا ڕێکەوت هاسۆز بێ لەگەڵ ئەو بارودۆخی کێستا لە بەداخەوە لە کوردستانی ڕۆژئاوا دەرەکەوێت زۆربەی کە سوکاری خوێندکارەکانی منن تەنانەت چەند خوێندکارێکم دوێنێ زۆر پێم ناخۆش بوو یانی ئەم بینی لە ناو پاسەکەیان ئەڕۆن بۆ شاری کۆبانێ ئەچن بۆ ئەفرین ئەچن بۆ حەسەکە بەڵێ بینیم لە ناو پاسەکەیان نابوون هاوسۆزم لەگەڵیانە و پێم خۆش ئاچن پارێزگاری لە خاکی کوردستان نیشتیمانەکەیانەکەن بەڵام لێرەش خوێندنەکەیان گرنگ بوو هەش قوتابیەک بڕواتەوە بۆ ڕۆژئاوا لەم دۆخەی ئێستاە غیا بەدرێ؟ نا ئەکیت نەوەڵا چۆن ئێمە غیابی ئەین ئەسڵەن من ڕۆژانە هەزەکەم هەواڵیشی پرسم و ئینشاءڵڵا بە سەرکەوتنەوە گەڕێتەوە بەلامان ئەو چیرۆکە جیاوازانە چین کە لەم قوتابخانەی ئێوە هەیە چیرۆکان جیاوازن وڵاهی چیرۆکی زۆر جیاوازەیە لێرە ئێستا خۆشتان لە ناو چالاکیەکان نبینن تەلەبەی وامان هەیە بۆمان باسەکات کە چۆن دایک و باوکی لەسەر سنوور لە یەک جیابوونەتەوە ئەم لەگەڵ دایکیا بووە باوکی لە کوردستانی ڕۆژئاوا بووە دایکی لە کوردستانی باشوور بووە هەتاوەکو یەکیان گرتوێتەوە و باسی معاناتی خۆیتان بۆکات سپاس بۆ بەڕێستەمای بزات لە کاتتان نەگری من بچم لای قوتابیەکان سڵاو لێ بێ ئەڵای کوردستان بەسێ خەڵکی شوێی سووریا ڕۆژئاوا چ شارێک بەبەستم ئەفرین کە سوکاری ئێستا لەوێن بەڵێ دۆخیان چۆنە ئەڵەن چی بەخوا باش نین باش نین نەوەڵە وەکو کوردێک چ پەیامێکە هەیە ئینشاءڵڵا چاکە بێت ئێمە هەمووان لەگەڵ ئێوانە سپاس بۆ تۆ لێ چەند قوتابیەشی دیکەی لێ سڵاو لێ بێ خەڵکی شارێکی ڕۆژئاوا ئەفرین کە سوکارێت چۆنە چۆن؟ وەسی کە سوکارێت چۆنە لە ئەفرین بەخوا لە شەڕیانە چی بکەم وەزان باش نین باش نین قسەتان لەگەڵا کردوون؟ بەڵێ چۆن؟ خزمیە منە کەزمیەوە دەست خۆش بێ تۆ خەڵکی شارێکی لە ڕۆژئاوا ئەفرین ئەفرین هەمووتان ئەفرینن یا چی؟ ئێمە خزمیەکەن خزمیەکەن بەڵێ کۆبانێشتیایە ئەمڕۆ ئەتانێت چ پەیامێ بگەێنن وڵای ئێمە دەست شەرحەکەن بیرکاری شەرحەکەن و ئەمڕۆ لە استقبالی دەست خۆش بێ بە دەنگێکی پڕ سۆزەوە سرودە ئەوەت خەڵکی شارێکی من خەڵکی ڕۆژئاوای کۆبانیم کۆبانی بەڵێ کە سوکارێت چۆنن وەزیان چۆنە وڵا کە سوکارمان هەموو لە کۆبانی ئێستا ئینتەرنێتی نییە و خواردن و ئەوانە ئێمە زۆر حەز دەکەین کورد بە یەک بین و یارمەتی ئەوان بدەن لێسا چالنجێک هەیە کە کچان پرچی خۆیانە بەستن وەکو پاڵپشتیەک ئێوە بەنیازین کۆتا بکەن بە کەزی بەڵێ ئەوە شەرەفی ئێمانە سپاس بەوێەوە بەڵێ ئەوەی کە گوێبیستی بوون ئەمە ئامادەی حەسەکەیە کە تاکە قوتابخانەیە لە شاری سلێمانی کە ئامادەی بێت بۆ کوردانی ڕۆژئاوا لێرە کوردانی ڕۆژئاوا لێرە دەخوێنن بۆیە هەندێک لەو قوتابیانە گەڕاونەتەوە بۆ ڕۆژئاوا تاوەکو پارێزگاری لە نیشتیمان بکەن